ڕاوکردنی چیسەڵێک لە زەی گەورە ژینگەی هەولێری هێناوەتە دەنگ و بەدوای ڕاوچەکاندا دەگەڕێت. چیسەڵەکە لە جۆری جەلاویە. ڕۆژی 7/11/2024 لە زەی گەورە لەلایەن ژمارەیەک ڕاوچی بەبێ وەرگرتنی ڕەزامەندی و بە شێوەیەکی نایاسایی ڕاویان کردووە. دڵشاد هیرانی بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێر لەبارەی ناسنامەی ڕاوچیەکانەوە بە 1964 وت تۆمەتبارەکان ناناسین، بەڵام شوێنیان دیارە. لە پاش دەستگیرکردنیان دادگا بڕیار ئەدات کە سزاکەیان چی ئەبێت. چیسەڵی جەلاوی خاوەنی قۆزاخەیەکی نەرمە و بەهۆی ئەوەی گۆشتەکەی دەخورێت مەترسی لە ناوچوونی لەسەرا. لەم شەوە تا سبەی شەو کەشەکە سار دەکاتەوە و لە هەندێک ناوچەش بارانە بارێت. ئێستا کاریگەریەکەی ئەو شەپۆڵە مەودا کورتا گەیشتۆتە پارێزگاکانی عێراق و کەشناسی هەرێمی کوردستانی شەڵێت تا سبەی دووشەممە گاتە ناوچەکان و بارانیش ئەبارێت. سەرەتا لە سنووری ناوچەی سلەیمانی و هەڵەبجە و کەرکووک دەست پێ ئەکات و ناوچەکانی دیکەش ئەگرێتەوە. زۆر ناخایەنێت سێشەممە کەشەکە جێگیر ئەبێتەوە. کەشناسی هەرێمی کوردستان باس لەوە ئەکات شەپۆڵەکە نمەبارانە و هەندێک کات ئەگەری لێزمە بارانی لێ ئەکرێت لەگەڵ هەورە بروسکە و پلەکانی گەرماش کەمێک نزم دەبنەوە و باش خێراتر ئەبێت. بۆ وەرزی حەجی داهاتوو 5120 هاوڵاتی هەرێمی کوردستان ناویان گەڕاوەتەوە. وادەی وەرگرتنی گوژمەی یەکەمی پارەی چوونە حەجیان تا دوو سبەی سێشەممە بەردەوام ئەبێت. لە دوای ئەو وادەیە هەر کەسێک دواب بکەوێت و پارەی سەفەرەکەی نەدات ناوێکی یەدەک ئەخرێتە شوێنەکەی. پێشتر کاروانستونی و تەبێژی حەج و عومرەی هەرێمی کوردستان بە 1964 وتبوو لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێم نووسینگەکانیان کراوە دەبن بە مەبەستی تەواوکردنی مامەڵەی سەفەرکاران. ئەم جارە وادەی وەرگرتنی گوژمەی یەکەمی تێچووی حەج بە هیچ شێوەیەک درێژ ناکرێتەوە. ئیدی کارمەندانی بەرگری شارستانی سۆران کێشەیان نابێت لە هەڵگەڕان بەسەر شاخ و چێودا، چونکە مەشقێکی یەک ڕۆژەیان کرد و فێری هونەری هەڵسو و کەوتکردن لە شوێنە بەرزەکان کران. لەژێر چاودێری مقەدەمی پۆلیس کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی ئیدارەی سۆران ئەم مەشقا بەڕێوەچوو تیمەکانیان مەشقێکی چڕیان ئەنجامدا. بەڕێوەبەریاتی بەرگری شارستانی سۆران ئەڵێت لە مەشقەکەدا هەردوو تیمی ڕزگارکردن و تیمەکانی پاراستنی ئاوی سۆران بەشدار بوون و فێری هونەری هەڵسوکەوتکردن بوون لە ناوچە شاخاویەکان و شوێنە بەرزەکاندا، ئەوەش بەبێ بەکارهێنانی پەت وەک ئامادەکاریەک بۆ ڕووداوە نەخوازراوەکان. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.